بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵە سڵاو ئەم کاتان باش. ئەمڕۆ لە شاری ستۆکهۆڵمی وڵاتی سوێد دادگایی حەمیدی نووری لە جەنایەتکاران و قاتڵانی زیندانیانی سیاسی دەیەی 60 بەڕێوە دەچێت. بۆ قسە و باز لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ داوود شاهنشین زیندانی سیاسی پێشوو و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران کە میوانیان بەرنمەیە بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ داود وێڕای بەخێر هاتن بۆ ئەوڵین پرسیارم ئەمڕۆ حەمید نووری بە ناوی مستعاری حەمید عەباسی لە دادگای شاری ستۆکهۆڵمی وڵاتی سوێد بە تاوانی پێشێلکردنی مافی مرۆڤی نێونەتەوەی لە جۆری قورس و قەتڵ دادگای دەکرێت. بە باوەڕی ئێوە وەکو زیندانیەکی سیاسی ئەو ساڵانە خودی ئەم دادگاییە بۆ کەسانی وەکو ئێوە چ گرنگیەکی هەیە؟ وڵاتان لێکم لە ئێوە هاوڕێیانی خۆشەویستی تلویزیۆن کۆمەڵە و هەروە سڵاو خۆمان لێرە پێشکەشەکەم بە تواو بنەماڵەی شەهیدەکان یان بەختەکان بە تواو بنەماڵەی ئەو زیندانیانە سیاسیەکە گیانیان بەخت کرد یا ئێستا ئازادن و خۆشبەختانە بە چوارگۆشەی دنیا هێشتا هاوڕێمانن. بۆ جوابدانەوەی ئەو پرسیارتانە ئەبێ ئەوە بێژم کە حەمیدی نووری وەک تاکە کەس هیچ ئەهەمیەتی نییە بۆ ئێمە و بۆ ئێمە نیشانگەری ئەوەی نییە خەریکین یەک جەنایەتکار بە ئیسلاح ئەیبینین کە ئەڕواتە ژێر حکمی دادگا یا قەزاوەت و ئەوانە. بۆ من بە تایبەت بۆ من مهمترین شت ئەوەسا کە حەمیدی نووری سمبولیکی لە سیستمێکی سەرکوبگەرە کە خەریکە لەسلاح پرسیاری دێکردێ. ئێمە هەزاران هەزار وەک حەمیدی نووریمان هەیە بوومانەوە هێشتایشەر خەریکی فعالیەتن و یا لە چوارگۆشەی دنیا بڵاوبوونەتەوە بۆ کارهای سیاسی دژ بە خەڵک یا بۆ شناسایی مخالفانی حکوومەت و ئەوانە هەر خەریکی ئەو کارانەنە. بۆ ئەوەی کە حەمیدی نووری وەکو تاکە کەس لەبەر ئەوە مهم نییە، بەڵام لە باری سمبولیک و سیاسیەکەیە نوێنەری حکوومەتی سەرکوت و ئەشکەنجەس کە خەریکە بەشێک لەو حکوومەتە ئەواتە ژێر سوعال، یعنی ئەیبەنە ژێر سوعال بە پرسیارکردنە لە ئەوە. و ئێمە هەروە کە ئەزانن گەورەتر لە حەمید نووریمان هەیە کە ئەبێ بڕواتە ژێر پرسیار، کە هیوادارم لە داهاتوێکی زۆر نزیکەوە لە ناو خودی ئێرانە بە ئیسپادەکردن لە حازیگەرێکە کە لە بەتەوەسەتی خەڵک انتخاب بکردن بڕۆنە ژێر سوعال، نەتەنها حەمید نووری بەڵکە دەیان کەستر کە زۆر ئەو جەنایەتکارترن و دەستوری جنایەتیشیان داوە. ئێمە بە هیوای ئەو ڕۆژینە، بەڵام حەمیدی نووری هەروەکتم بەشێکی چکۆلەی ئەم سیستمە سەرکوتکە لەو ئەشکەنجەسە کە ئەمە بە خۆشحاڵیەوە بینین کە ئەوە شتە ژێر سوعال ئێستا. زۆر باشە هاوڕێ داود، دەوترێت ئەم دادگاییە 9 مانگ درێژەی دەبێت. پێتان وایە بەڕاستی ئەم دادگایەکە یەکێکە لە دادگاکانی سیستمی بورژوازی وڵاتانی ڕۆژاوا بۆ داخوازی هەزاران زیندانی سیاسی و بنەماڵەکانیان، یان دادگایەکی سیاسیە بۆ خزمەت بە بەرژەوەندیەکانی ڕۆژاوا؟ هەروەکە خۆمان ئاگادارین ئەم لە سیستمی قەزایی ڕۆژاوا هەمیشە ئەدعایان ئەوەیە کە ئێمە لە حکوومەت جیاین، ئێمە سیستمێکی مستەقلمان هەیە بەرخلافی ئەو سیستمی قەزایانەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست هەیە و لە کشوێ بە تایبەت وەک ئێرانە هەیە. و ئەمە ئیمتحانێکە ئەزمونێکە ئەوان کە نیشان بدەن چەندێک بەوە اعتقادیان هەیە و چەندێکیش ئەیبانە بەرەوە. ئەوان ئێژن کە بە ئیسلاح ئێمە بە ئەندازەی کافی مۆڵەت ئەین بە ئەوەی کە متتەهەمە یا ئەوەی کە شاکیە کە مەدارک جۆر بکات و بێنێتە ناو سەحنەی دادگا کە بزانین کێ مەحکوم ئەبێ یا تەبرئاوێ. ئەمە لە وەعزیەتی کەسێک وەک حەمید نووریە شتێکە تقریبەن ئەتوانین لە حاز عیداڵەتەوە حسابیکەین متەوازن نییە، چۆن حەمید نووری خەریکە لە تەوسەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە خەریکە معرفی ئەکرگێت، شکایەتی لێکرگێت و بۆ دادگا برگێ. ئۆپۆزیسیۆنیش ئەوەندە دەوڵەمەند نییە، ئەوەندە کاربەدەست نییە و قەوی نییە کە بتوانێت باشترین وەکێڵگەر بگرێ یا ئەوەی کە پارە و
ئەوانە خەرجکە یا لابیکی قەویکی بێ لە ناو سیستم قەزاییە. بەڵام لە پشتی حەمیدی نووریە حکوومەتی ئێران هەیە بە میلیۆنها دۆلارێک کە ئەتوانێ خەرجی بکات و باشترین وەکێڵەکانی بۆ بگرێت و بتوانێت لەو وەعزیەتە خراپە دەری بێنێ. لەو لە حەزە و هیچ تەعادڵێکی تیان نابینم. بەڵام مهمترین شت ئەوە نییە، احتماڵی هەیە لە دادگاکە هەر شتێ پێش بێ، محکوم بە زیندان بکردێ، دیپۆرت کردێ یا حتا تەبرئیش بکردێ. ئەمانە احتماڵی هەیە پێش بێت بنا بە پوڵهایەک یا سروەتهایە کە دەوڵەتی ئێران ئەتوانێت خەرجیکە لە پای ئەم محکەمە کە خۆی لەم مەخمەسە دەربێنێ. بەڵام لە هەمووی مهمتر ئەوەسە کە بە تەوەسوتی ئۆپۆزیسیۆن توانیان بەشێک لەم حکوومەتە بوونە ژێر سوعال. مەسئلە ئەوە نییە کە لە دادگا چە پێش دێت، مەسئلە ئەوەسە کە ڕێگە و دەرفەتێ باز بووە بۆ خەڵک بۆ ئۆپۆزیسیۆن کە ڕێگا هەیە لە ئەوروپاوە شوێنی فعالیەتی ئەوان نائەمن بکرێت و هەروەها پەیغامێکە بۆ حەمید نووری هایتر و لە ئەو گەورەتر کە هیچ شوێنی دنیا بۆ ئەوان ئەمن نییە کە بتوانە خۆیان حەشا بدەنەوە. بە تۆرە مەساڵەژم لە دوای جەنگ جەهانی دووەمە حتا ئێستا و ئێستێشە نێوی ئەوانەیە کە لە هۆڵۆکاستە دەستیان بوو هێشتا زیندووە ئەو کەیف و پەروەندەیانە، هێشتا هەر خەریکن بە دوای ناگەڕن و هەروە دیمان لە ساڵاهاتی پێشووە ساڵوادۆر ئاڵەندە دیکتاتۆری شێلی هاتوو بۆ ئینگلیس بۆ مداوا و ئەوانەیە هاتبوو محکەمەیەکیان بۆ دروست کرد، بازداشتیان کرد بە تۆرمەوەقەت و محکوم کرا، هەرچەند بە بووی نەخۆشی بەریانداوە چوو بۆ مەملەکەتەکەی خۆی لە شیلیە دوایی مرد. بەڵام پەیغامی بوو تواو دیکتاتۆرەکان دنیا کە هیچ شوێنێکتان بۆ ئەمن نییە ئەگەر بە دروستی ئەو پەروەندەی قەزاییە پەیگیری بکرێت و هێشتا ڕێگەوبانی ئەوە هەیە، ڕێگە دەستی ئەوە هەیە کە بتوانن ئەمانە لە چوارگۆشەی دنیا شوێنیان بگرن و جێگەی ئەمنیکیان بۆ دانەنێن. زۆر باشە هاوڕێ داود، وڵاتانی ڕۆژاوا باش دەزانن کە ڕژیمی کۆماری ئیسلامی سەدان و هەزاران عاملی وەکو حەمید نووری ناردۆتان وڵاتانە و بە ناوی مستعاری جۆر بە جۆرەوە حەشاری داون و کاری جاسووسیان پێدەکات و ئەمانیش وەک دەوڵەتانی ڕۆژاوایی چاوپۆشی لێ دەکەن. تەنانەت نوێنەری پارلەمانی ئوروپا دەنێرن بۆ پیرۆزباییکردن لە ڕئیسی کە هەزار بەرابەری نووری جەنایەتکارترە. ئایا ئەمە دەری ناخات کە ئەم دادگاییەش وەکو هەڵوێستیان لەسەر ڕئیسی دادگایەکی کارتۆنی و نمایشی ببێت؟ هەروە کە ئەزانین و بۆ ئێمەش ثابت بووە بە هیچ ئەوان ژیانی خەڵکی ڕۆژهڵاتی ناوەڕاست یا کشوەرهای بە قەڵی ئەوان جەهانی سێبووم بۆ مەملەکەتهای بۆ سەرانی حکوومەتی ڕۆژاوا هیچ ئەهەمیەتێکی نەبووە. ئەوان هەمیشە هەن لە دوای ئەوەی کە قازانجی اقتصادی و ماڵی دەستڵاح پەیدا بکەن و بتوانن ئەو سەرمایەی خۆیان کە خەفاندویانە بە باشترین شێوە ئیسفادە بکەن و سەرمایەیان بۆ بەدەست بێنێ. حتا ئەو وەختەی کە بتوانن ئەم سەرمایە حفزکەن ئەو سووداوەیە حفزکەن ئەوان پشتیوانی بەسڵاح بە قەڵخۆیان خەڵکەکەن یا پشتیوانیان لێ ئەکەن بۆ جێبەجێکردنی حکوومەتەکان. بەڵام هەر ئەوەی کە دییان ئەو سەرمایە ئیتر جواب ناداتەوە بەڕاحەتی پاشەکشاکەن و تێنە دواوە. مثاڵەکەی ئێمە لە ئەفغانستان ئەیبینین، لە عێراق ئەیبینین، لە سووریا ئەیبینین کە زلهێزەکان هاتن دخاڵەتیان کرد، ئەشغاڵیان کرد، حکوومەتیان گۆڕی، وەخی دوایی دییان کە بەرژەوەندە سیاسیەکان یا اقتصادیەکانیان بەراورد ناکرگە یا بە ئاخری گەیشتووە بەڕاحەتی گیان هێشت بۆ حکوومەتگەلێ وەک تاڵبان و وەک حەشتی شەعبی و وەک بەشار ئەسەد و ئەوانە ئیتر بۆیان گرنگ نییە کە خەریکن چی بەسەر ئەو خەڵکە دەردێنن، چەند هەزار منداڵ لە برسیەتی و بێدەوایی و بێ دەرمانی خەریکن ئەمرن، چۆن حقوقی ژنان و منداڵان پێشە لە کلیگێ لە وڵاتانی جۆواجۆر ئەسڵەن بۆ ئەوان مهم نەبووە. هەروایشەکە لە ڕئیسی هاتە سەرکار تەواو دنیا ئەزانێ، هەموو کەسی ئەزانێ ساڵهای ساڵە ئۆپۆزیسیۆن هاوار دەکات کە ئەم کابرا هەیەتی مەرگ بووە کە بە ئینتسابە بووەتە ڕئیس جمهور، هەموو کەس ئەو شتە ئەزانێ. بەڵام بەرژەوەندە ماڵیەکانیان،
ئەو سووداوەریە کە هەستیان ئەو قەراردادە میلیاردها دۆلاریە کە ئەتوانن بیبەستن لەگەڵ حکوومەتی ئێرانە و نەفتی هەرزانی ئێران کە چاوی هەمووی بە دوای ئەوەیە ئەتوانێت لە نەزەر ئەوانە چاپۆشی ئەکات بۆ هەر بوونە سەرکوب و کشت و کشتارێکە ڕئیسی کردیەتی و ئەمە پەیغامێکیشە بۆ ئەوانەی کە دڵخۆشییان هەیە بە دەخاڵەتگەری خارجی بۆ تەغییری حکوومەت ئێرانە نیشانیان بدات کە ئەمانە بێژگە مەنافعی ماڵی خۆیان بە دوای هیچ شتێکی ترانین و تەنها ئەتکای خەڵکەکە ئەچێ بە قووەتی خۆیان بێ بە ئیتحادی خۆیان بێ کە بتوانن بەرەک ئەم ڕژیمە هارە بگرن یا سەرنگونی بکەنەوە حکوومەتی مۆردی دڵخوای خۆیان بوجود بێرن ئەم هاتنەوەی تەبیعەتەن هاتنەوەی ئەم سەرۆک حکوومەتگەلە بۆ خۆشامەدگوییە بە ڕئیسی بە دوای ئەوە مەنافعێکی اقتصادی و سیاسی ها بە دوای خۆیەوە تەبیعەتەن خاستەهای دەوڵەتی ئێرانیش ڕاجە لە مەسەڵەن بە مەسائلێ وەک دادگای حەمیدی نوریش ئەوان لە بەرچاوی ئەگرن و احتمالی تەئسیرکردنیان لەناو ئەوە زۆر دەبێت بەڵام لە نەهایەتە هەر ئەو قەدەمە بووچکەکە هەڵگیریە بۆ بەژێر پرسیاربردننی بەشێک لە حکوومەتی سەرکوت بەڕاستی هەنگاوێکی زۆر بە پێشەوە بوو کە هیوادارم هەروە ئیدامەی بێت و پەیغامێکیش بێ بۆ ئەوانەی کە پێ وا ئەزانن داهاتوویکی نزیکە کە ئەم حکوومەتە سەرگونکرێ ئەتوانن شوێنێکی ئەمن بۆ خۆیان پەیدا بکەن. زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ داود. من پرسیارێکم نەماوە لە کۆتاییدا ئەگەر خۆتان شتێک بە پێویست دەزانن خۆشحاڵ دەبین بۆمانی باس بکەن. بازم هەر سپاسان لێکم بۆ داوەت من بۆم بەنامە تەنیا شتێکەتان میزافێ پێ بکەم پەیغامێک مەست بۆ خەڵکی کوردستان بە تایبەت هەروواکە کۆمەڵی نیشانی داوە لە 42 ساڵی ڕابردوودا توانیە بە دڵ و بەگیان بە گیانبەختکردن بە هەزاران فەداکاری توانیانە بارێکی ئەم حکوومەتە بگرن لە دژ بە ئەوە بێسن و نیشانیانداوە کە پشتیوانی ڕاستین و واقعی خەڵکی کورد وە سایر خەڵکانی ئێرانیشن و بەرنامەی هەیە بۆ گەیشتن بۆ ئامانجا هەر ئێستەیش هەتا ئێستەیش ئەو پشتیوانیە ئیدامەی هەیە و داواکەین لە خەڵک بۆ ئەو شناساییکردنە ئەم جنایەتکارانە و تاقیبکردنیان لە هەر شوێنێکە کە هەن هاوکاری بکەن لەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کوردستی ئێران کە بتوانێت لە داهاوتی زووتر بتوانین بە بەشقمان لە دەرەوەی وڵاتیشە حتا ئێمە بتوانین ئەو تاقیبی ئەو جنایەتکارانە هەر ئیدامە بدەین و بتوانین هەنگاوێکی مثبەتی بۆ هەڵگرین هەروواکە تا هەتا ئێستێشە هەواکە ئاماژەم پێ کرد کە بدڵ و بەگیان لە خزمەتی خەڵک و پێکاران و زەحمەتکێشانیشە بووینە. زۆر سپاس هاوڕێ داود شاهنشین زیندانی سیاسی پێشوو ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەوەی کە بینیتان تاوتێکردنی هەواڵی دادگایی حەمیدی نوری لە قاتڵان و جەنایەتکارانی نێوزیندانەکانی کۆماری ئیسلامی لە دەی 60 هەتاویدا بوو کە وێڕای هاوڕێ داود شاهنشین زیندانی سیاسی پێشوو ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران دامانە بەرباس. هیوادارین کە جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێت و لە درێژەدا سەرنجدان لە بۆ بینینی درێژەی بەنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەشم.